بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوە عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەومان کردووە کورد چۆن بچێتە بەغدا. ئەو عەزیزانەی کە کۆمنتیان نووسیوە و بەشدارن لەگەڵمان لە تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان، هەر یەکە و هەر بەڕێزێک و شتێکی نووسیوە. پابەند عەلی ئەڵێ پێویستە کورد یەک هەڵوێست بێت لە بەغدا بۆ داواکردنی مافەڕەوەکانی. ئاوات ئیبراهیم ئەڵێ چۆن بچێت؟ بەشێکی بە تەزویر دەرچووە، بەشێکی بۆ گیرفان پڕکردن چووە. کاروان هێمن ئەڵێ لەگەڵ ڕێزمدا پەرلەمانتاری بۆتە گاڵتەوگەپ نوێنەرایەتی کورد لە بەغدا، بەڵام زمانی عەرەبی نەزانی، ئیتر چاوەڕێی چی لێ بکرێت؟ نەجات دەروێژ ئەڵێ کورد تەنها بۆ پۆست و بەرژەوەندی خۆیان و تاکە کەسی دەچنە بەغدا لە ساڵی 2023 چیان کردووە؟ مەحموود ڕەشی ئەڵێ پێویستە هەموو لایەنە کوردەکان واز لە کێشە ناوخۆیەکانی کوردستان بهێنن، بەڵام لە بەغدا یەک هەڵوێست بن. نامق میرزا ئەڵێ بەشێکی زۆری ئەندام پەرلەمانەکان هی حزب و دوو بنەماڵن، ئیتر هیچی باشیان لێ چاوەڕێ ناکرێت کە بۆ ئەم میلەتەی بکەن. هێڤار بورهان ئەڵێ پەرلەمانی کوردستان بە دڵی حزبی دەسەڵات ئەڕوات بەڕێوە، دڵنیام ئەنجومەنی نوێنەرانیش لەو باشتر نابێت. شیروان ئەحمەد ئەڵێ ئومێدەوارم ئەنجومەنی نوێنەران ئەم خولە جیاواز لە خولەکانی تر بێت، خزمەتی زیاتری چینی هەژاران بکات. شەونم ڕەسوڵ ئەڵێ ئاخریەکەی خێر بێت، هەرچەند سەیرەکەم ئەم خولەی ئەنجومەنی نوێنەران هەست ناکەم سەرکەوتوو بێ. شان و عەبدوڵڵا ئەڵێ میلەت بێ ئەمەل بووە لە دەسەڵاتی کوردی. شادان عەلی ئەڵێ بەشێکی زۆری ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە حەقی خۆیان نەگەیشتونەتە پەرلەمان و شایستێ و پۆستە نین، ئیتر شتی باشیان لێ چاوەڕێ مەکەن. هەژارەیوب بەڵێ بە بڕای من کەسی شیاو لە شوێنی شیاو دانەنراوە بۆ ئەم خولە، ناڵێم هەمویان، بەڵام بەشێکی زۆریان شایانی ئەوەنی نوێنەرایەتی کورد بکەن. کۆمنتێکی کەش هەیە، کاگە بووبەکر ئەڵێ پێم باشە بە تەیارە چونکە لە ڕووی ئەمنیەوە باشترە. هەڵبەتە مەبەستمان ئەوە بووە چۆن کورد چۆن بچێتە بەغدا، ئەویش ئەڵێ بە تەیارە بڕوا لەبەرەوەی لە ڕووی ئەمنیەوە باشترە. دیارام کۆمنتە زۆر دووبارە بۆتەوە، خەڵکیی زۆر ڕێکە نووسێتی بە پێ بڕای، چە نووسێتی بە سیارەی، چە نووسێتی بە عارەبانە، هەر یەکە و شتێکی نووسیوە. اینجا بەڕێزان، با من هەندێک شتان پێ بڵم لەسەر بەغدا. تەمان بەغدا پایتەختی عێراقە کە ئەچیتە نێو پەرلەمانی عێراق، نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمەنەی فیرعەون تایە، ئەمەنەی پەرلەمانتاری فیرعەونی تایە، ئەمەنەی خەڵکی فاسید و گەندەڵ و ئەو جۆرە تایە، بەڕاستی بجێسە سوورمانە. ئەمجا کۆمەڵێک لەو پەرلەمانتارە کوردانەی کە ڕۆشتوونەتە ئەوێ باوەڕم پێ بکەن، ئەوە نزیکی نازانم 60 پەرلەمانتارە شتێکی وایە لە کورد چووەتە ئەوێ، یان 3 پەرلەمانتارە یان 4 پەرلەمانتارە عەرەبی ئەزانن، هیچی تریان عەرەبی نازانن، کە قسە لەگەڵەکەن بە عەرەبی قسەیان بۆکە یان قسە لەگەڵەکەن بەس بە ئیشارات، هەر ئاوا هیچی تر عەرەبیەکەیان باش نییە. ئەو خەڵکەی کە لێرە دەنجی پێداون بەبێ ئەوەی ئەو خاڵە ڕەچاو بکەن بزانن ئەم پەرلەمانتارە چۆن داکۆچی لە مافی ئەم گەلاکە دەنگدەرەکەی ئەکا، چوە دەنجی پێداوایتر گوێی لێ نییە خێزانی چێیە، مێردی چێیە، سەرۆکی حیزبەکەی چێیە، چۆنە چۆن نییە، توانای هەیە توانای نییە، توانێت دوو قسە بکات، توانێت دوو کەلیمە بنووسیان ناتوانێت، هەموو ئەمەیان کردووە، تر بۆ خۆیان دووریوە. بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە. پەرلەمان ئەوەندە کارێکی ئاسان نییە، پەرلەمانتاری ئەوەندە کارێکی ئاسان و کەم نییە. تۆ نوێنەرێک بنێریتە ئەوێ بەڕاستی نەزانێت چۆن دوو کەلیمە قسە لەگەڵ ڕەفیقێکی عەرەبیا بکا کە پەرلەمانتارە. بۆیە بینین کورد هەمیشە لە شکستایە لە بەغدا، هەر بەرەو دواوە دێتەوە. وەختێک بوو کورد جێگری ئەنجومەنی وەزیرانی بەدەستەوە بوو، سەرۆکی وەزیران، ئەوە سەرۆکایەتی کۆمار ئەوە هەر لێگەڕێەوە، مەسەلەن هەر ئێستا هەر ناوێکە و بەڵام ناوەڕۆکی نییە لەگەڵ ڕێزم. لە عینەن کاتە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی هەبووە، جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان ئەیتوانی مەسەڵەن ڕۆڵی زۆر گەورە بجێڕێ لە گەڕانەوەی ناوچەجێ ناکۆکەکان بۆ
سەر هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی مادەی 140 بەڵام هەر خەمیان ئەوە بووە چۆن 5-6 سیارە زیاتر بخەنە دوای خۆیان، چۆن بوو جەو نەسلیەکی باش بۆ خۆیان بەردەستخەن، چۆن بتوانن وێلایەکی زۆر جوان و چاک لە ڕوکنێکی باش و استراتیجی کە هەموو بەغدایان لێوە دیار بێ وەربگرن و چۆن بتوانن بەڕاستی ئیمتیازات بەدەست بهێنن، کۆمیشنات بکەن، بچنە کۆمپانیا زەبەلاحەکان. باشە بە قوربانستا وەرێگرم یەک دقە با هەنێک قسە هەیە بیکەم. چۆن بتوانن سیارەکانیان بگۆڕن، چۆن بتوانن موچەکانیان زیادکەن، چۆن ئەو 16 حیمایەی خەنە سەر خۆیان. ئەمە زانیاریە پێتانی ئەدەم. زۆربەی هەرە زۆری پەرلەمانتارەکان 16 حیمایان هەیە، نەک هەر هەمویان 16 حیمایان هەیە. ئەم 16 حیمایە بۆ معلوماتان 2 حیمایە تا 3 حیمایە لەگەڵ خۆی دائەنا، بەڵام باقی پارەکەی طبعاً بەشێک لە پەرلەمانتاران مەرج نییە بداتەوە بە حیمایەکانیان، مەرج نییە ئەسڵەن حیمایی هەبێ. بۆیە پەرلەمانتار هەبوو لە خولەکانی ڕابردوو کە ئەو کاتەی 30 حیمایە بوو، هاتبوو هەر 30 حیمایەکەی کردبوو بە مەعاش بۆ 30 ڕۆژنامەنووس بۆ نمونە لە بەغدا. ئەمە هەبوو بۆ نمونە خەڵک هەبوو خێزانی خۆی کردبوو بە حیمایی خۆی، خەڵک هەبوو برای خۆی، خەڵک هەبوو کچی خۆی، خەڵک هەبوو خێزانی خۆی وەک باسم کرد، عائیلەکەی خۆی ئاوا لە بە قایمەی حیمایە ناردووە بۆ ئەوەی ئەم پارەی بۆ بگەڕێتەوە. اینجا بەڕاستی گەندەڵیەکی زۆر زۆر گەورە هەیە. تاکوتەرا ئەبینی مەسەلەن پەرلەمانتار هەبێ گەندەڵی نەبێ، یان قسەی زاڵ بێ، یان بتوانێت چۆن ئێماڵین سنگ بکوتێ لە پەرلەمانە. بەهەرحاڵ من سەرتان نایشێنم، ئەچمە لای پەیوەندیەکان زیاتر قسە لەسەرم تەوەراکەین، چونکە کورد ئێستا لە بەغدا پۆستی سەرۆکایەتی کۆماری هەیە، جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی هەیە، لە عینەن کاتا 1-2 وەزارەتی هەیە لەگەڵ کۆمەڵک دەستە و بەڕێوەبەری گشتی، چۆن بتوانێت ئەم پۆستانە بەدەست بهێنێ بیخاتە خزمەتی خەڵک، نەوەکو بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و بەرژەوەندی شەخسی خۆیان. ئەچمە لای پەیوەندی یەکەم. چێم لەگەڵ بوو؟ هاناخان لە کۆیەوە وەرەگرم. السلام عليكم كاك محمود. سلام ورحمة الله وبركاته. هاناخان دەستخۆشیم بۆ تۆی بەڕێز دەستخۆشیم بۆ برایش دەکەم کە پەیوەندیەکەی بۆ وەرگرتم. زۆر سپاس دەکەین، دەستی تۆش خۆش بێ بۆ پەیوەندیەکەت، مەمنونین. دەمەوێت لەسەر کێشی کارەبا قسە بکەم کاک محمود، ئەگەر ڕێگەم پێ بدەیت. فەرموو. زیاتر لەسەر تەوەرەکەش قسە ئەکەم. فەرموو لە خزمەتی. کارەبایاندا بە کەرکی تایبەت ویستیان کێشەی کارەبا چارەسەر بکەن، بەڵام نەکرد چارەسەریان نەکرد، بەڵکو خراتریان کرد. کاژمێرەکانی کارەبا نیشتیمانیمان یەکجار کەمە. کارەبای نیشتیمانی ئەگەر زۆر بێت 7 کاژمێرمان کارەبا هەیە. خوا هەڵناگرێت ئەگەر یەکێک لە بەرپرسەکان بن بۆ کۆیە کارەبا ئەو ڕۆژە فولە، واتە لە ساڵێکە 1-2 ڕۆژ کارەبا مەفولە. بەڵێ ئەمە لەکوێ دنیاە هەیە خەڵک یعنی وڵاتێک بێ کارەبا بێت و کارەباش بە وڵات یان بە وڵاتانی تر بفرۆشێت، یعنی ئەمە فەڕی گەندەڵیم لە فامیە باش کە لە بنڕەتدا ئەمانە نەزانن یا کوڕی نەزانیشن. مەحمودجان بۆ تەوەرەکەشت پێم باشە گرنگ نییە ینی زمان بزانن، من بەڕای خۆم گرنگ ئەوەیە داواکاریەکانمان بگەێنن، ینی داواکاریەکانمان بگەێنن سارەسەن چێشەکانمان سارەسەر بگرێت کاک مەحمودجان. هاناخان وڵات زمانزانی زۆر گرنگە، ینی تۆ ئەگەر زمانت زانی ئەوە ئەبی بە 2 کەس، هەر زمانێک و نەفەرێکە، ینی کەسێکە لەگەڵتا. زمانزانی بە تایبەت بۆ دانانی پرۆژە یاسا، بۆ قسەکردن لەسەر پرۆژە یاسا، بۆ بانگهێشتکردنی وەزیر و بەرپرسی گەندەڵ بۆ لێپێچینەوە لەگەڵیانە گرنگە، بۆ ئاراستەکردنی پرسیار گرنگە، بۆ هەموارکردنی ئەو یاسایانەی کە مەسەڵەن خەلەل و کێشە و گیرروگرفتیان تیا هەیە. زمانزانی زۆر مهمە، یعنی ئێستا بێنە بەرچاوی خۆت کێشەکەمان یانی چارەسەر بکەن، یعنی بە هەر زمانێک بێ کێشەکەمان چارەسەر بکەن کاک مەحمودجان. یعنی ئێمە بێزار بووین بەڕاستی لەز ئەو حکوومەتێکیان دەڵێ، یعنی بەڕاستی بێزار بووینە ژیانمانی بەڵام لە خۆی یعنی خۆیانی ئەزانین کە خۆی گەورەمان هەیە، یعنی بێئومێد نابین لەوە دەنا حکوومەت زۆر بێئومێدی کردوینە لە ژیانەی کاک مەحمود. بەڵێ
دەستەکانت خۆش بە پەیامەکە زۆر بە جوانی گەیشت. سپاس بۆ دەرفەتەی کە پێ دەخستین زۆر سپاس. سپاس بۆ تۆیش خوا لەگەڵ خۆ حافیزت بێ. ئەچمە لای کاک عومەر لە کفریەوە. کاک عومەر مالكم السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته كاك عمر جان. ولا لسرت وركوع مهني قصاي بكم. فرمو. يا باشا بس تلفزيونك كمان بوكسكا. برلماني كردستان يعني شاخانة، برلماني تقوى وسعة. صفدنا فرد رجال براد ورجال براد ورجال دقيق. صفدنا فرع والله دول الرحاد لما الحيوانك يا عم بتشي وضعك في حالك زلام وهي لم بازارية لم دام وروشي تشوار ديناري دزاكية كاك من هيك اشتهي معي كل صار ورجل فقير بخوي فوتا وكل خلقا داماوا وايا جاپێ دوایە ئەوان گویان لە خەڵک بێ گویان لە زروفی خەڵک بێ كل خلقي قرب باصر خلق اشتي داماوا قسم بخوا او خلق قرية كلاوة السريعة كاك من يتنام معي شرط من الحول من ورقرية هذا اللي تاخذ هنا اشتجوار بديش برنامج اشتغال زر يقبو اشتغل خوي وشنقل خوي داعي خوي باكر خوي كرتا عيني وتاري جوان وكورا خالو جان كورا بعد جون الدولار حاضر عيب شامشتانا بس نفر له كدنيا يدافي ابو امانه كورا جاز بينا رحمة اللي بيكون كل ممنون ماله عابي زور نصفات سپاس بۆ جەنابەت کاک عومەر خوا ئاگادارت بێ براکەم موفق بێ. چمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە. کاک محمود جانە و کاتت باش. هەموو کاتت باش باوکی محەممەد. سپاس لۆ جەنابێ ڕوحەکەی من. کاکە محمود جان ڕوو ئاشکرایە ئەوانەی کە دەرچوون لە بۆ پەرلەمانی عێراق بە دوو هێڵ دەچن. هێڵی یەکەمیان ئەوە جەماعەتی دەسەڵات و هاوپەیمانەکانیانە و هێڵی دووەمیان با بڵێن کۆماڵ بە کورسیە و یەکگرتو و زایدەن ئەو هاوپەیمانەتی لە پێناوی خەڵک ئێستا کە دروست بووە ئەوە سێمینیان. کاکە محمود جان سەرەتا هەندێک قسەت کرد لەسەر ئەندام پەرلەمانەکان بە تەسەووری من ئەو بابەتی کە جەنابت گوتێت بۆ هەموو ئەندام پەرلەمانەکان ڕاستە بۆ هەموو ئەندام پەرلەمانەکان قسەکان زۆر زۆر جوان و دروست بوون و دەستخۆشی لێ دەکەم. بەڕێی من کورد ئەوە هێڵی یەکەمی دیارە وا خەڵک و میلەت و دار و بەرد هەموو دەستی لێ شوشتیە. کەس بە تەمای ئەوانە نییە شتێک لە بۆ ناوچەی دابراو دەڕێ لە بۆ موچە دەڕێ لە بۆ کارەبا و چی دەڵێ غەیری مەجموعە بندیوار و حیزبەکانیان بترازێت کەس بە تەمای هیچی ئەوانە نییە. ئەو جا دەمینێتن خەڵک ئەوەی کە چاوی لەو مەجموعە ئۆپۆزیسیۆنەیە. وەڵی کاک محمود جان من هیوادارم سەرکردایەتی بە تایبەت کۆمەڵ و یەکگرتو باش بیر بکەنەوە. بەڕاستی بە کورسیەک هیچ ناکرێت. بەڵام تۆ وەرە یعنی هەوڵ بدەن ئۆپۆزیسیۆن پارچە پارچەیەکەی بچوو بکەنەوە کاچی من. یعنی وەرە تۆ بۆ ناچی یعنی مانە چیە ناچێ ناو هاوپەیمانی لە پێناو خەڵکدا. يعني من لبرخاتري خلقه كاكجان لبرخاتري خلقه شتي نا اجتماعي ونا نتوي ونا منطقي ونا سياسي ونا عدالة اليديد فرمو اعلاني بك وروني بك وبريمن لبينا وخلق شو منا او هاي بايم او ها بايمانيتيا لوي دنجينا رزاي اوبوزيسيون بكين بيت قرتو بقوة بيتن بلان او هاو السماني بيتن اي مكشاينوا كاكا والله حتى او ها برتوازي بيتن اوبوزيسيون نلا بغا نلا هرمي كردستان هيزلو او ملة ناكري والله باوكم بقرآن كان محمود جان خلقتي زور هي بيتان دلين دكاني سياسي مصلحتي سياسي يعني بخور لا بارسلتك لكيكا كاكا والله سياسة دوهانابي والله ملة اوا رزقاري نابي لدز او دو ظالم وزور دارو او دو فرعونا برام اپوزیسیون هاودن دستی خودتان من بکن بیک و دست و بازوتان بقوت بیتن یعنی یسامن لگر ریزی بیپایانم لیره حتا بغالبو دکتور مستنامین کاکا جانتو بتسار کرسی آخر چه خود کن بیدکی لبو دیگری دومی
سەرۆکی پارلەمان یعنی هەندێک شتێ گاڵتە بەخۆکردنە خەشمەری بەخۆکردنە پرسیارەکە وەڵامەکەی دیارە ئێمەی یعنی ئێوەی ئەو سیاسیانی ئێستا بۆ ئەوەندە بیر تەشتی حیزبەتی ڕێگەی ڕاستی لێ بزرکردنی یعنی من دەست بە حاڵی خۆم سیاسی نیم بەڵام 1 ملیار دۆلارم دێ شەخسەتی خۆم ناینمە ڕیزیەوەی بۆ شێ خۆم کاندید کەم نەتیجەکە و وەڵامەکەی بزانم وە گاڵتە بەخۆکردنە کاکە جان لە سیاست تۆ 4 کورسی تێیە 5 کورسی تێیە 6 کورسی تێیە با شەشی دیکەشت دۆست و برادەرەبی با شەشی دیکە دۆست و برادەربی ئەو دەکا 18 کورسی کاکە ئەو گاڵتە بەخۆکردنە سیاسی هەتاکەی کاکە ئۆپۆزیسیۆنەکانی یەک بگرن دەنگتان بکەن بە یەک لە ڕای ئەو خوای کە هەمومانی خەڵق کردیە ئەو ملەتە لەدەست ئەو 2000 فرعونە نەجاتدن بەسە خواردن یعنی وەڵای من سەرەتا گوتم ئەو قسانەی جەنابەت کردن لۆ هەموو حیزبەکان و لۆ هەموو پەرلەمانەکان ڕاستە بەبێ هیچ ئیستثنایەک کاکە ئەی بە سیاسەت نانی تێدا بخۆی بەڕاستی شەرمەزاریە والله کاک محمود ئەندام پەرلەمانی بەغا 12 ملیۆنی مەعاشە والله مانجا 200 ملیۆنم بنێ ناسم ناو سیاست لەبەروەی هیچی شخصەتیان نییە بە ئیسلامی غەیرە ئیسلامی لۆ حەیب ئێستا کەسەشی من خۆم بە ملتەزمی دینی دەزانم برم کەسەشی کادیری سیاسی ئیسلامی شخصەتی نیە لە لای من دەستەکانت خۆش بێت تەواو پەیامەکەت بڕوونی گەیشت باوکی محەممەد زۆر سپاس دەکەم بۆ پەیوەندیەکەت دەستەکانت خۆش بێت چمە لای باوکی هێڤار دەمێکە لە سەر هێڵە لە کەرکووکەوە داوای لێبوردنەکەم باوکی محەممەد فەرموو باوکی هێڤار السلام عليكم. عليك السلام ورحمة الله براكم. وشلون مفاجئ؟ موفق ببرام الحمد لله. سلامتك. ما بصا أوانيك أتن بو بغا أوانا همويا دزن ما عدل شن أندام برلمانك نبي. بله. وحزب كان شانوا. أوانا بس بو دزيو قندلي أرون بو جيفان خوان أرون بو حزب كان خوان أرون. فرموسي شار كركوكا حتى يساكا يك كسيانات نبو كركوك أو يسبن قصيك بو أكم هيروا. حتى كم 4 سالتر يك كسيانا نبو كركوك بين أم كشارة شي بسرعة بس نوتكي أدزونو بو جيفان خويانا و چند برلمانتارك شان هي هل بس لكاتي انتخابات اما واكين وهيج شان بو ام شارنا كردو ولكلكاني بيشوترش استاكش نايكن حتى 4 سالتر هات خريكي غندري دزين امانه بله تمام انا كشهلا إن كان بين عندنا برلمان كان حماية وهمية بوخوان كانوا قشت شي باركي بوجفا خوالة بن بالتأكيد لا كقوم حماية شخص يقوم ودي ورا سياستها زاد دينار تدمي ما كان لما لا دانشا راتبكت سياستها زارو أو جاي بوخوية با راسته فبالقوم قصد بوعكم راسته نا وازانين يمش خلق زانين ديوان سياسات ذات دم عدة من أوشتم يقبلنا بو خواي قارش واشتقبلناك شكرا حرام إن شاء الله لو الدنيا خواي قارنا حقيقية ما أسيرية دولية إن شاء الله دەست خۆش باوکی هێڤار سپاس بۆ پەیوەندێکت نەگەر پەرلەمانتار وەزیر هەیە بۆ نمونە 6-7 حیمایی بۆ کراوە بۆ خانەنشینی کە کاتێک دەرچووە لە وەزارەتەکەی 6-7 کەسی بۆ کراوە هەر حیمایەیەک بۆ نمونە ملیۆنێک و 80,000 یان 180,000 شتێکی وایە معاشی هەیە هاتووە ڕێککەوتووە لەگەڵی و توێتی بەس ناوەکەتم بدەرێ لەگەڵ فۆرم و تەسکەرە و معاملاتەکەت تەقدیمی کردووە دوجار ئەم پارێت تەبان دێتەوە سەر ئەوەی چێکە لە گەندەڵەکانی عێراق دێتەوە سەر ڕقم حیسابی ئەو پەرلەمانتاریان ئەو وەزیرە ئەو پارەیە بۆ خۆی وەرەگرێ نەفەری 300,000 یان 200,000 یان 400,000 دینار ئەوەی لەگەڵێتی 500,000 یان 600,000 داتێ باقی پارەکە بۆ خۆیەتی ئەوە بۆ زانیاریتان ئەو بە بەڵگەوە منەوە قسە ناکەم یعنی خەڵک هەیە ناو هەیە وەزیر هەیە پەرلەمانتار هەیە ئەمەی کردووە پەرلەمانتار هەیە یعنی لە ماوەی 4 ساڵی خانەنشینیە 2 ملیار 3 ملیار 4 ملیار دیناری دەستکەوتووە بە پارەی موچە بۆ معلوماتان هێنێەوە ڕقەمی زۆر گەورن ئەمانە هەن ئەو پەرلەمانتارانەی کە پارێکی باشیان وەرگرتووە ئێستاش هەیە ئێستاش وەرێگرێ بۆ زانیاری بەڕێستان وڵات مەلای مامجەوهەر لە کۆیەوە تخوا مامجەوهەر بە کورتی سوپاسی جەناب دەکەم گلەیمان لێ نەکەن مامجەوهەر سپاس دەکەم الحەمدوللیلا لە چێوە قسام بکەین لە چێوە کۆتایی سێدێ بڵێ لە چێوە خوای گەورە کوردی خەڵک کرد لە چێوە
ئەو کوردە نەزانە ئەو کوردە زانە و پیاوە بەرەو هەڵدێ ڕۆیی بەڵێ لە چێوە باسی نەفرەتەکان بکەین لە چێوە چێ بەرپرسیارە عەقڵەتی کورد یان عەقڵەتی ئەو سەرکردە دزوو دەدە ڕێگرانەی کە ئێستا حکومڕایی نەکەن باش ئەو پەرلەمانە بێمانایی کە لە کوردستان دروست بووە ئەو سەرۆکاتی هەرێمەی کە لە کوردستان بە بێمانە دروست بووە ئەو دوو حزبە گەندەڵەی کە لە کوردستان دروست بووە چێ بەرپرسیارە لە سۆسی ئیسلاحی زراعیەوە بەرپرسیارە کە دەکا سۆرسی ئەیلول و یەکێتیوە تا ئاخێری هەمووی بەرپرسیارن بەڵێ چێ بەرپرسیارە لە خوێنی هەزاران شەهید و ئەنفال و چیمیاباران ئەوانەی لە شاخەکان کوردرا بە ناوی سەربەخۆی کوردستان بەڵێ چێ بەرپرسیارە لەسەری ناوخۆی کە یەکێتی پارتی دروست کرد مامدەلات چاوی سوور بوو وتی دەبی مەسعود بازانی بە دووربین تەماشای هەولێر بکە چێ بەرپرسیارە چێ بەرپرسیارە لە ئیتفاقیەکەی 50 ساڵەی کە کاک مەسعود کردێتی لەگەڵ تورک چێ بەرپرسیارە چێ بەرپرسیارە لەو برسێت و هەڵدێرێک کە ئێستا لە ناو کورد هەیە ئەوە 30 ساڵە ئەو میلەتەی بەرەو هەڵدێر دەبن چێ بەرپرسیارە چێ بەرپرسیارە لە مامدەلالی و دکتۆر فوعاد و بەرهەم و تا دوایی کە سەرۆکی کۆمار بوون هیچیان بۆ کورد نەکرد چێ بەرپرسیارە چێ بەرپرسیارە لە ئێش و ئازارەکانی کورد و ئەنفال و چیمیاباران و زیندە بەتاڵی کوردستان چێ بەرپرسیارە بەڵێ لە خۆمان بپرسین لە چێ بپرسین لە مەسعود بازانی بپرسین خاسەکانی پڕ کردیا ئوردوغانی بەغێو دەکا لە بابیل و قوباتی بپرسین کە هیچ نازاناتێنە سەرحکم بە ناوی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان قسان دەکەن لە گۆرانە دۆراوەکەی بپرسین لە دوای کاکبەسروان دۆڕاندیان سەدری پاشپارێزەیە لە چێ بپرسین مام جەوهەر کورتی کەیەوە سپاسە دەکەم مام جەوهەر لە ساڵی 90 بپرسین هەرچی دزوو دەدە و ئەنفالی هەولێر بۆ هاتە کۆی و لێ ئیشتێمانی چۆ ئەو لای لە چێ بپرسین هەمووی بە 3 ملیۆن بە 4 ملیۆن بە 5 ملیۆن تەقاعد بووین کام پێشمەرگەی دێرین مام جەوهەر کورتی کەیەوە سپاسە دەکەم تەواو دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت دەست خۆش بێ چمە لای کاک سامان لە هەولێرەوە کاک سامان فەرموو فەرموو کاک سامان فەرموو السلام عليك عليك السلام ورحمة الله وبركاته خوش برنامجك اللي ذاكم باشي سپاسە دەکەم کاک سامان باشم الحمد لله فەرموو جانەکەم سلام والله يعطيك تلفون يمكن نازم ولا كان ندم لو مسألة وتبوك وايدات من أخوص يعني داري داري ما خلافة وكمان تقوم نقلها صايروا يستخبرت أنا نازم کاک سامان باری دارایت خراپە أنا بقرآن ما تورك يعني والله إيداكم نخوش سرتاني ليه بقرآن باري داري ما ندخلها يعني وزع ما قالوا ولا خلافة خوارحم خير شيء قالت أنا قالت والله واعي لازم والله يوالي هاتم له بارك الله بينك والله بخون يشكري كاري بس ما تور من الأولى صار يعني باشە کاک سامان باشە چاوەکەم باشە ژمارە تەلەفۆنت لێ وەردەگرن ئێستا باشە گیانەکەم ژمارە تەلەفۆن لێ وەردەگرن بۆ خۆم پەیوەندی باشە بە ئێستا ژمارەکەی وەرگرە کاک بیلال باشە دایمەخە دایمەخە ئێستا ژمارەکە وەرەگرین گیانەکەم خوا ئاگادارت بێ خوا ئاگادارت بێ چمە لای باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته باوکی عەبدوڵڵا خوا سەلامەت کە موفق بی باوکی عەبدوڵڵا ولكن ما أو سنوني بالنسبة خرج رشوة خريك السيدة باوکی عەبدوڵڵا دەبێ هۆکار چی بێ شەبەکەت خراپە بەڵێ وەڵا سەوتت باش نەدەهات ئەگەر وازەحتر قسە بکەی سوپاسە دەکەین دەنگیش بەرزکەیەوە والله من ئێستا گەم لە تووە لە مۆبایلیش دەزانم سەوتی من عادەتەن باش دێ بەڵام هیچ جەنابەت جاری وا هەیە قەتع دەبێ بەڵام فەرموو بەردەوام بە بەڵکو ئێستا بە باشی گوێم لێت بێ فەرموو ئێستا
دەنگ دەویستی ئێستا دەنگت دێ بەڵێ فەرموو. ئەم پێم وایە تا ئەو سیستەمە حکومڕانی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵێ ئەگەر لە پەرلەمانەکانی تورکیا و ئەوروپاش بەشدار بن بۆ تەبەقەی ڕەشوڕەت هەر ئەوەی کە هەبووە نازانم هیچتر بگۆڕدرێ کەوان کە دەچن ڕۆژە و بەرنامەی وانەوەی هەر بە دوای پۆست و پارە و دەستوانم برێم لە بەغداش شێوازە لە ڕێککەوتن هەیە لە گاودی خزمەت دەسەڵاتداری ئێرە بەڵێ لەوێش هەر بە نسبەت ڕەشوڕەت و خزمەتگوزاری هیچ شتێک ناگۆڕێ لێرەش هەر بۆ شێوەیە ینی بەس وەک دەیێ بوویتە شتێکی عادەتی و چەند بارەوە هەموو سارجارەگە و وەچی سیناریۆشی تێ بەرچە بەڕاستی بەڵێ هەرگومێدی بە هیچ شتێک نمایە چکە تۆ گەر لە مارەکەی خۆت ڕێک تێک نەبی بەخوا تێمایە لە دەرێش ئەو کەسایەتێت نابێ وەکەوەی کە بتوێ هەبی وەکو هەبوون ئەگەر هەر جیرفان پڕکردنیش وەڵای لەوان هیچ عیبی نە جیرفان پڕکردنەوە چەند وەزیرێک و چەند پەرلەمانتارێک و تێکەولەکەی ژێربەژێریشان هەیە حزبەکانی ئێرە و ئەوێ دەسەڵاتدارەکان لۆ خۆیان هیچ عیبی نە لێرە و لەوێ بەڵام خەڵکی ڕەشوڕەت بەخوا تێمانە آخر کاک باوکی عەبدوڵڵا ئەمن تێبینیەکم هەیە لەسەر قسەکەی جەناب دێسا هەر خەڵکی ڕەشوڕوتە بەشێکی ئەوە ناکە بە تەزویر ڕۆیشتووە بەس خەڵکی ڕەشوڕوتە مەسەلەن جلی کوردی بۆ لەبەر کردووە ڕۆژی دەنگدان پەنجێ بۆ مۆر کردووە و دایەوە هەڵپەڕیوە و خۆشی خۆی دەربڕیوە بۆی کە نوێنەری هەڵبژاردووە دوای ئەوەی کە 4 ساڵ نوێنەرەکەی چێتە بەغدا دێتەوە دوای 4 ساڵ دەیبینێتەوە هەر بەجددی ینی ئەگەر دوو دقە و کاتم پێ بەخشیان لەسەرەوەش لۆ دەکەم خزمەتان فەرموو حتما يعني الله تبارك وتعالى نافرمي ما يغير بقوم حتى يغيروا ما بأنفسهم ونافرمي يغير بملوكهم رئيسهم وانيا آخر ملته أواني والك خمش أود زانم برام بخواي أو خركي بعدين كان راضية يعني أبيش هر مخسرة زان لبرسكاز محمود كاتي دنقان أوي ناراضي أو ناس سر صندوق بله واه أوي أتباعي وأنا هردتشي بزيادة وجدتشي خلك ناراضي لا يصاب ناراضي أو دناتي ناراضي كناتي أوان جورة تدبن قبل تدبن يعني أوش راستا يكشتيج لبي نكن بقى لو قيامة تشتغل بيجي إنه كاج محمودي بريس أما دليل زين في زمانك عملية دشين براس يعني تبكي يعني بخواي زمانك كوتاي زمانك پیغمبر كمان كوتا پیغمبر عليه السلام أم إلا أخوة تبارك وتعالى دزاني بس والله زور زحمة زارشي بك ما إمام مهدي بها قنا عملت ما عدالة درفانا بي شكا حكمرانا كان زور ظالم بس بقرآن لتكشكال محمود زور مقصر بله زۆر تەواو قسەکانت لە جێ خۆیەتی من سوپاسی جەناب دەکەم باوکی عەبدوڵڵا موفق بیت زۆر سپاس خۆشحاڵ بووین ئەچمە لای ڕێزان خان لە سلێمانیەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله ڕێزان خان. باشی مامۆستاگیان مەمنونی جەنابتم سپاس دەکەم. وڵی مامۆستاگیان من لە کەناڵەکەی بەڕێستان و داواکاریەکەم هەیە لە جەنابتان. فەرموو لە خزمەتان. خزمەت لە منۆ برای گەورەی واللهی ئەمە تەوەرێ لەسەر ئەو سزادراوانە بکەیتەوە بێ زەحمەت. ئەوانەی چاکسازی گەوران؟ بەڵێ هەموو سزادراوان بە عام گەوران هەولێر تۆ کێشەت چییە دادەڕێزان؟ دادەڕێزان هەر هەمویان تەوەرێکیان بۆ بکەیتەوە مەمنونی ئەو برا گەورەمە. دادەڕێزان من لە خزمەتان خوشی بەڕێزم کێشەت چییە زەحمەت نەبێ ئادەی باسی کە بۆمان. والله برا بەڕێزەکەم جا ئەم پەرلەمانتارە بەڕێزەکان من مەمنونی ئەوانم کە ئەچن سەردانیانەکەن و لە مەعاناتیان تێبگەن لە نزیکەوە ئێستا تۆ زیندانی کراوت هەیە زیندانەکە چاکسازیەکان بچنە لای سزادراوەکان لە مەعاناتیان کۆڵنەوە بزانن کێشیان چییە بزانن کەم و کوڕیان چییە کە سەردانی ناو چاکسازیەکانەکەن ئێمە لە کەناڵەکەی بەڕێستانەوە داوایان لێ ئەکەین بچین لە نزیکەوە سزادراوەکان ببینن. زۆر باشە دادەڕێزان پرسیاری ئەوم کرد جەنابەت سزادراوت هەیە؟ بەڵێ هەمانە. هەتانە چەند ساڵە لە ژوورەوەیە چەند ساڵ حکم دراوە چەندێکی ماوە؟ واللهی مامۆستاگیان بەڕێزەکەم ئێستا هەیە سەر و ماڵی بەیەکەوە ڕۆشتووە. ئێستا ئایا من قەزیەکەم بەسەر هاتووە بەرامبەرەکەم لێ خۆش بووە 8 ساڵە کوڕەکەمان لە ژوورەوەی ئایا تۆ حکومت ئەگەر ڕۆڵی خۆت و تێبەخێو ناکرێ بۆ ئازادیان ناکەی بچنەوە ناو کەسوکاریان
یعنی بۆ نمونە وەکو ئەوانەی هەیە زۆربیان ئاشتەواییان هەیە تەنەزولیان هەیە ئایا بە ساڵێ عاقڵ نەبن بە دوو عاقڵ نەبن بە سێ عاقڵ نەبن بەخوا بە حیاتی عاقڵ نابن یعنی ئێستا ئەو لێخۆشبوونی هەیە ئازادیان کا بگەڕێنەوە ناو کەسوکار و ماڵ و مناڵیان باشە دادەڕێزان ئێستا ئەو کەسەی ئێوە لێخۆشبوونیشی هەیە لەلایەن خاوەن قەزیەکەوە بەڵام حکوومەت بەریان نادا بەڵێ نەکەرەوەی من چەنەها لێ خۆشبوونیانەیە چەنەها تەنەزولی لە ژوورە وەڵڵی هەمووی مناڵی هەژار و فەقیرە مامۆستاگیان یەکێکی نییە کوڕە بەرفرز بێ کوڕە مەسوول بێ هەمووی مناڵی هەژار و فەقیرە لێی قەوماوە لە تاو نەبوونی بێ دەسەڵاتی شتێکی کردووە وەڵڵاهی ڕێزم بۆ جەنابتان هەیە پیا و کوشتن بێ دزی بێ تاوانباری سەرەکی حکوومەتەکە ئەڵێ من باوکی میلەتم ئەگەر باوکی میلەتە باژیان و گوزەرانیان بۆ دابین کات نەڕۆن بۆ ڕێ هەندەران بکەونە ئاو بەحرەکەوە ماسی و خرج بیان خۆیان لە ڕێگە ڕقبنەوە یا لە سزنا ئێمە بە زیینەتی تەسلیمیانەکەین و جەنازەکانیان دێتە دەرەوە. ڕێزان خان من وعدت پێدەم ئەم پەیوەندیت ئێستا نیە وەکو خۆی دوایی ئەنێرم بۆ بەرپرسی بەشی بەرنامەکانی ئەم کەناڵە ئەوە خۆشی گوێی لێمە ڕێک بۆی ئەنێرم ڕەنگە گوێیشی لێت بێ ئەو بەشێکە لە دانانی تەوەرەکان خۆشم نا بەناوی چەند دایکێک و بەناوی سزادراوەکان دایکی سزادراوەکان و قسەکەم ئەو بەشێکە داواکاریەکەمان بگەێنن بە سەرۆکی هەرێم بەشک و لێبوردنێکی گشتی بابا هەمویانی کردۆتە ژوورە ئیتر غەڵەتێکیان کردو باجەکەیان ناوە بەزیاوە مامۆستاییان ئیتر بەخوا ئەگەر بە ساڵێ بە دوو بە سێ بە چوار بە پێنج عاقڵ نەبن قەت عاقڵ نابن لەگەڵ ڕێزما. خوا ڕەحمکە یا ڕەبی خوا ڕەحمکە ئینشاءڵڵا خۆی گەورە چی خێرە ئەویان بۆ بکە بە قورئان ژن و مناڵی لەدەست بووەتەوە مناڵی سەرگەردان بوو لەو ناوە نە دایکی لایە نە باوکی لایە یعنی هەیە هەزاری تەبعیان پێنیە 5,000یان پێنیە سوێن بەخوا خۆمان لە خۆمانی ئەگرینەوە هێشتا فریای ئەوان ناکەوین بۆیان بەرین جا لەبەر ڕای خوا تۆ تەوەرێ بکەرەوە لەسەریان پشتیوان بەخوا ئێمە بە هاوبەشی تەوەردا ئەنین زۆر جار بە ئیتیفاق دای ئەنین ئەمە من لەگەڵیام زۆریشم پێخۆشە ئەگەر ئەوانیش پێیان باش بوو دڵنیا بە ئیشەڵا بەم نزیکانە باسی لێواکەین واللهی تەوەرێکیان بۆ بکەنەوە خێرتانەگا مناڵی هەژار و فەقیرن سوێن بەخوا نان و ئاومان بۆ بە قوزەڵ کورد لە دەممانە ینی بەڕاستی دایمە دڵمان لایەنە دایمە چاوەڕوانین ئەوان لە چاوەڕوانیان ئێمە لە چاوەڕوانیان سوێن بەخوا دادەڕێزان پرسیارێک تۆ هین ئەناسی دادەبەدری ئەوەی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵە ئەوەی لە لیژنەی مەمنونین لە دوور و لە نزیک سپاسیەکەین باشە ئەگەر ئیتیساڵت هەیە لەگەڵی بەڵکو ئەویش هەوڵێکتان بۆ بدایانی خۆ ئەو نزیکترە بۆ گەیاندنی دەنگتان بۆ لایەنە پەیوەندیدارەکان زۆر سەردانی ئەکات مامۆستاگیان زۆر سەردانی ئەکات بەس من ئێمە لە دوور و لە نزیک مەمنونی هەر هەموویانین ئەوانەی بە تایبەتی کە سەردانی چاکسازیەکانەکەن کە هەوڵیان بۆیان کە کۆششیان بۆ ئەکەن خوا ڕازی بێ ئینشەڵا خۆی گەورە کارتان بۆ ئاسانکە خوا کارتان بۆ ئاسانکە خوشکە بەڕێزەکەم ئەو لەتوانامانە بێت درێخی ناکەن تەوەرێ بکەنەوە و ئێمە مەمنونی ئەو پەرلەمانتارانین لە دوور و لە نزیک کە ئەچن سەردانیانەکەن بەس بچن لە نزیکەوە سزادراوەکان ببینن پشتیوان بەخوا خوا ئاگادارت بێ بەسەر چاو ئینشاءڵڵا زۆر سپاس خوا ئاگادارت بێ خوا لەگەڵ ئەچمە لای کاک حەمە ڕەشید لە ژارەوە کاکەوارت باش هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید ئەوەی دەمزاری لەبیرم چۆ کوڕ کاکە ئەگەر لێبین خۆ نەفریمان پێ نەبەدا لەشە کاکە مە کەناڵی عامە وەڵا وایە مام جەوهەر کاک حەمە ڕەشید دەڵێ مام جەوهەر ئەوە دوانێکی زۆر جوانن لە کاتی پەیوەندیکردنا کاک حەمە ڕەشید ئەدی بۆ ڤایبەرەکەی ناکەی ڤایبەر نیمە هیچم نێ نەخێندەوارم بۆ لێ قسان دەکەم ئەوە 33 پیاە دیارە موبایلی بچووکت پێیە موبایلی چووکم پێ وەڵڵای ئاسیا کاکەوە کارتێکت عیدی من لە خزمەتدا وەڵا لە خزمەتم ئەوە کارتێکی موبایلت عیدی منەوە وعد بێ بەسەرمەوە خۆش بێ برایت بەڕێزی لە خزمەتم فەرموو ئەوەی تۆ فەرموود لە بەرنامەکەیدا ئەمە تجارەتە کاکە وەڵی تجارەتە پەرلەمانتاری نییە وەی کە باز دەکەی شازدە وشتی و نازانم چی ئەوجا کورد چۆن بڕواتە بەغدا بۆ کورد هێرچراوێژی بە یەکتر کردووە ئێستا دیتت حیزبەکان بە یەکەوە دانیشتن تا ئێستا دیتت باجی چەند ڕۆشنبیر و خەڵکی ئەکادیمی بکرێ چ بکەین لەسەر وەزعی کورد چ بۆ کورد کراوە هەمووی منانێ نییە بۆ کێشمانە کێش و دەسەڵات و باخەڵ و پارە چاوی باوکی محەممەد و مامزەوەر و ئەو برا بەڕێزەیە و لێر ماز دەکەم قسەی جوانیان کرد کاکی بەڕێزم کاکە چی بڵێینەمە پرسیا بەبە کردووە تا پیا بڵێن چۆن بچنە بەغدا ئەگەر پرسیشم پێ ناکەن کاکە ئەوان ئاوایان کردووە جێخونەکانیشیان زۆری کردووە باخەڵیان پڕ بوو ئیسراحەتیان کرد
بەڵام بەداخەوە چ بکەم ئەو جارەش دێڵێم کەس نییە لێترسم بەدین نییە بەڕاستی شک نابەمە من بە خوێندەواری تا ئێستا شک نابم بەرامبەریان کەسە بێ ئیتر دەستخۆشی لێ دەکەم باڕێ دەبرادەرانم زۆر سپاس بۆ پەیوەندێکت کاک حەمەڕەشید خوا ئاگادارت بێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان بەڕاستی من پێشەوەی پەیوەندێکی تر وەربگرم ئەو خوتبەیەی کە حەزرەتی ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دای بەگوێی خەڵکدا کاتێ بوو بە خەلیفەی موسڵمانان وەرێگرم با بمێنێ لەسەر خەت حەزرەتی ئەبوبەکر بە کوردیەکەی وتی من کراوم بە خەلیفەی موسڵمانان من هاتووم ببم بە بەرپرسی ئێوە بە خەلیفەی ئێوە بە حاکمی ئێوە بە زمانی ئەمڕۆ ئەگەر چاکم کرد چاکترم کەن دەستم بگرن بۆی کاری چاکتر ئەنجام بدەم هاوکارم بن ئین ئەحسەنت فەئەعینونی وئین ئەسەئت فەقەویمونی ئەگەر خراپەشم کرد لە سنووری خۆم ڕامگرن الصدق ئەمانە ڕاستگۆیی ئەمانەتە والكذب خیانە درۆیش خیانەتە والضعيف فيكم قوي عندي حتى آخذ له حقه کەسی لاواز لە لای ئێوە کەسی لاواز ئەوەی کە بێکەسە بێدەرەتانە بێپارەیە بێوەزع لای من بە قووەتە تا ئەوەی مافی بۆ جێڕمەوە و کەسی بە قووەتیش لە ئێوە لە لای من زەعیفە تا مافی لێ ئەسێنمەوە تا حەقی ئێوەی لێ ئەسێنمەوە باشە دوجار لە کۆتاییدا ئەفەرمێ ئەطیعونی ما ئەطاعت الله وەڕەسوولەه ئەوەندە گوێڕایەڵم بن تا لە فەرمانی خوای پەروەردگار و پێغەمبەری نازداری صلی الله عليه وسلم دام ئەگەر من گوێڕایەڵی پێغەمبەر نەبووم و لە ڕێگە و ڕێچکەی ئەم دینە جوانە لامدا فەلا طاعەتە لی عەلەیکم ئەوە هیچ کات فەرمان و ئەمری من جێبەجێ مەکەن جا بەڕێزان ئەی ئەو کەسەی بووی بە پەرلەمانتار ئەی ئەو کەسەی کە ڕۆشتووی نوێنەرایەتی خەڵکەکەی کورەکاکی بەڕێزم سەر هەڵبڕەوخوا بناسە سەر هەڵبڕەوخوا بناسە کرێکارێک ئەبینی لەسەر ئەو جادەیە بەیانی تا ئێوارە شەقامەکان پاکەکاتەوە بۆ 300,000 دینار تۆ 24 ملیۆن و نیو وەرئەگری لەو پەرلەمانی عێراقە لە ئێستەیە پێشتر نزیکی 35 ملیۆن بۆ 40 ملیۆن دینارت وەرگرتووە کورەخوا بناسە و ئەم پارەیە بزانە چۆن خەرجەکەی ئەم پارەیە بخەرە خزمەتی خوای گەورە و دینەکەی و خەڵکەکەی ئەوانەی کە ڕوو لە خوان بیخەرە خزمەتی ئەو سامان ناوانەی کە لە هەولێرەوە پەیوەندیەکە ئەڵێ لەگەڵ دایکم پێویستیمان بە یەک ماتۆڕە بۆی بژێوی ژیان دابین بکەین کورەکاکی پەرلەمانتار و وەزیر وەڵڵا پۆست و پلە تەواو ئەبێ تەنها چەند مەترێک کفنت بۆ ئەمێنێتەوە قوڕی دنیا بەو سەرەی کە هوشیار نییە و ئاگادار نییە کە دوجار ئەچێتە ژێرگڵ و حەق و حیسابی لەگەڵ ئەکرێ بۆ ڕۆژی دوایی و بۆ قیامەت ئەوەستی بەرامبەر خوای پەروەردگار چۆن وەڵامی ئەدەیتەوە چۆن پێی ئەڵەی من لە خزمەتی دینی پیرۆزی ئیسلام و ئەو خەڵکەیە بووم کە ڕۆژێک لە ڕۆژان پەنجەی بۆ مۆر کردویت و تۆی نردووە بە نوێنەرایەتی و کردویتی بە خەلیفەی خۆی لە پەرلەمانێک لە وەزارەتێک لە موئەسسەیەک لە مدیر عامێک لە بەرپرسی هۆبەیەک بۆ نمونە اینجا ئەگەر ئاگاد لە خۆت نەبێ ئەوە ماڵوێران خۆت تیاچویت زۆر بەداخەوە بەڵام ئەگەر وەکو ئەم خودبەیی حەزرەتی ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم فەرمانانە جێبەجێ بکەی وەڵاهی براوەی هەم براوەی لە دنیا هەم براوەی لە قیامەت جا بۆیە ئەوە نەم تکالێتە کاچی پەرلەمانتار و وەزیر و بەرپرس و دەسەڵاتدار وەرەوە ناو خەڵک هەست بە معاناتی خەڵک بکە هەست بە فەقیری و نەبوونی ئەو خەڵکە بکە ڕوو بکەرەوە خوای پەروەردگار داوای لێخۆشبوون لەخوا بکە داوا لەخوا بکە ئیستیقامەت پێ ببەخشێ و بەلا ڕێیان نەچی وە پارە و پوڵ و سەروەت و سامانی ئەم دنیاە لە خشتەر نەبا ئەوە گەورەترین سەروەت و سامانە بۆ تۆ گرنگ ئەوەیە تۆ لای خوا براوە بی نەوەک لای خەڵک و حیزبەکەت و بەرپرسی حیزبەکەت و سەرۆکی حیزبەکەت و ئەو دەوروبەرەی کە چەپڵەت بۆ لێ ئەدا و بە چەپڵە ڕێزان تۆی گەیاندوێتە ئەو شوێنە بۆیە ئەم ئامۆژگاریە بۆ خۆمە بۆ ئێوەشە بۆ هەموو کەسانەیە کە ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵاتی نەفرێک لە ژێر دەستیانە ئەبێ دەسەڵاتی کەسێکیان ئەبێ دەسەڵاتی موەسسەیەکی گەورە و دایرێکی گەورەیان ئەبێ با ترسی خوا لە دڵیان نابێ ئەجینا خوای پەروەردگار
ڕەنگە لە دنیاە پێش ئاخرەت و قیامەت تۆڵەت لێ بکاتەوە، جا بە تۆڵەی تەندروستی بێت، تۆڵەی ماڵ و منداڵ بێت، تۆڵەی غەزەبی خۆی بێت، تۆڵەی قەزا و قەدەر بێ، هەر تۆڵەیەک بێ لەو تۆڵانەی کە خۆی پەروەردگار وعدی داوە لەسەر بەندەکانی جێبەجێکە ئەگەر دوورکەونەوە لەم ڕێبازە پاک و جوانە. ئەچمە لای کۆتا پەیوەندی کێم لەگەڵا کاک عەبدوڵڵا لە پێنجوێنەوە کۆتا پەیوەندی وەرەگرم. بە پیرەمەگروێەوە ئەو کاتە باش قوربان هەموو کاتت باش، داوای لێبوردنەکەین لە پیرەمەگرونەوە فەرموو. برای بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەم لێ دەکەم. زۆر سپاست دەکەم. وەڵی هیوادارم ئینشاءڵڵا چوون بۆ بەغدای ئەندام پەرلەمانەکانمان سەرۆرەکانمان ئینشاءڵڵا پێویستە بە یەکگرتووی بچن بۆ بەغدا، پێویستە هەوڵی بەس بدە و پۆست و پارەکەی نەدەن، هەوڵی ناوچە دابڕاوەکان بدەن، هەوڵی خزمەتگوزاری بدەن، هەوڵی کێشەی ئەم ناوچانە بدەن. بەڕاستیەکەی ئێمە مامزەلالی خوا لێ خۆش بوو، ئینشاءڵڵا خوا لێ خۆش بێ، هەدەبێ بڵێن خوا لێیان خۆش بێ. 7 ساڵ سەرۆک کۆماری عێراق بوو، لە ساڵەکەی تووشی نەخۆشیە بوو، بەڵام لە ماوەی 7 ساڵان 7 بەس خاکی دابڕاویان نەگێڕایەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام هیوادارم کورد پێویستە کورد بە یەکگرتووی بچێ بۆ بەغدا. بەڵام کورد لە بێژوودا وەتی لە شۆڕشەکانی ئەوڵەوە هەتا ئاخیر لە دەوری شێخ مەحموود و شێخ سەعیدی پیران ئەگە خەباتی کردووە شاخەوشاوی کردووە گەنج و لاوی کورد بەخوژاوە بۆ سەربەخۆییە بۆ ئەوەی ئێمە کورد پەنجام کوردمان هەیە، وڵاتێکی دیاریکراوی خۆمان هەیە، خوای گەورە وڵاتی بۆ داناوین، بە زمانی کوردی خەلق بووین، سنوور و جوغرافی خۆی بۆ داناوین. بەڕاستی پێویست بوو کورد هەلێکی بۆ ڕەخسا لە 2003 بەڵام هەتا کورد ماوە ئەم ئەولادێگە ئەو ڕۆبەوە لە دەبێگە تا 100 ساڵێکە وابزانم هەلێکی 2003 بۆ نهاتەوە مەیدانی و ئەو دەستکەوتەی ئەو ڕۆژەی کورد بەدەستی دەهێنا، هەتا ماوە جاری هەلێکیوان بۆ ڕێبران ناڕەخسێ. کورد هەموو شتێک ئەو ڕۆژەی بەدەست کردەوە بوو، هێزی عێراق بەدەست کردەوە بوو، حکومەتی بەعض هەڵەشا بوو، هیچی نەما بوو، هێزی نەما بوو. کورد حکومەت ئێستا خۆی گرتوتەوە، قەسەم بەخوای ئەم ڕۆژەی کورد نەچوو باوە بەغدایە، داوای جوگرافی خۆی کرد بە، داوای سنووری خۆی کرد بە، هاوپەیمانان لە عینی جەبەل ئەمرینی ئاڵای کوردستانی بۆ دەچەقاندی، سنووریشی بۆ زیادەکردینەوە. بەڵام زۆر بەداخەوە بۆ سەرکردەکانی ئەو ڕۆژەمان زۆر بەداخەوە. ئەم ڕۆژەی وابزانم ئەم هەلایان لەدەست و دۆڕاندیان هەتا ماویشین وابزانم ئەمە هەمومان دەڕۆی هەدەکی دیکەوا ناتەوە پێش. هیوادارم سەرکەوتوو بن، بەڵام ئەو جارە پێویستە کورد یەکگر بێ، یەک دەنگ بێ. داوا لە هەڵبوسەرەکان ئێوە دادزارەیە پەیانەکەم بۆ ئێوەیە بزوتنەی ئیسلامیەکان 3 حیزبی ئیسلامینە، ئێمە یەک خوامان هەیە، یەک قورئانمان هەیە، بەرنامەی قورئانێ، قورئان بەرنامەی دنیا و قیامەت هەیە. پێویستە ئەو حیزبانە وەکو کۆمەڵ یەکگرتوو بزوتنەوەی ئیسلامی پێویستە یەک زەنگ بن، یەک هەڵوێز بن، یەک بەرنامەتان هەبێ، هەندێکە بەداهیدا نەڕۆن. ئەگەر یەک پەیامتان هەبێ، یەک بەرنامەتان هەبێ، زیاتر دەنگتان دەبێت، زیاتر خەڵکتانە. بەڵام بەداخەوە ئێوە هەر یەکە بەناشیدا دەڕۆن، زۆر بەداخەوە. سپاس دەکەم کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە، دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندەکەت، خوای گەورە لێت ڕازی بێ. ئێمە هەموو یەک دڵ و یەک دەست و یەک دەنگین ئینشاءڵڵا، هەمومان هەر یەک تیمین و جا کۆمەڵ یەکگرتوو و بزوتنەوە. ئێمە فەرق و جیاوازی ناکەین. من ئەگەر هەر کەسێک بیکا من هەر بۆ خۆم نایکەم، هەموون پێ موسڵمانە، هەموون پێ برای خۆمە، هەموون پێ خۆشەویستە، خوای پەروەردگار هەموو لایەک موفق بکە و منیش هەمان ڕێی جەنابتم هەیە. دەست و چاوت خۆش بێ، سپاس بۆ پەیوەندەکەت، خوای گەورە لێ ڕازی بێ. کاک عەبدوڵڵا خوا ئاگادارت بێ. عەزیزانم خۆشەویستانم، هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی دوانگەی خەڵک تا ئەڵقەیەکی تریان بەرنامەیە. بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم لە دوای خێر بێ بەشمان مەکەن. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.